ئەبدەمێکی درێژە ئاڵۆزیک پەیدا بووە لە جڤاکەمە کوردی ترسێک پەیدا بووە ئەوژی ترسا ڕەڤاندنا زارۆکێن بچووک. زارۆکێ دە عەمرێ 13 ساڵی و 14 ساڵیدا یەکۆتێنە ڕەڤاندن ئیرۆ سەر دەستەی جوانی شۆڕژگەر ترسێکی مەزن خستیە دلێ هەموو ملەتێمەدا سەرانسەری کوردستانەمە ڕۆژاوە و بتایبەت خستیە دلێ دێ و بابادە. ئیرۆ تلمەزێنێ گەلێک ماڵبات نەما دوێرن زارۆکێ خوارێکنە دبستانە شترسێ چێش ترسێ ڕەڤاندنا زارۆکە. زارۆک دە عەمرێ هەنێدا دوێ عەمرێ بچووکدا چێنابێ وەرە فێرکردن لەسەر کوشتنێ وەرە فێرکردن لەسەر چەکێ. زارۆک دوێ مەرحەلای یەکەمیندا مەزن ببێت هەمبێزا دێ و باوێ خۆدا. دوێ زارۆک فێر ببێ زانستێ دبستانە خۆدا. دوێ زارۆک بە هەڤاڵێ خۆرە بلەیزێ نەڕاژێ چەکێ ڕاشنا چەکێ فێربوون سەر چەکێ تاوانێکە دژی زارۆکێ بخوایە. تاوانێکە دژی هەموو وا بریارەی ناودەوڵەتی یەک و مافێ زارۆکێک پارێزن. دژی هەموو بریارێ جڤاکە سڤیلە و دەستگەهەی سڤیلە یەک و ئیرۆ مافێ زارۆکێک پارێزن. ژبەر وا کریارێن قڕێژ یەک و ئیرۆ جوانی شۆڕژگەر بکار بکەن ئەوژی بە هەزارە ماڵباتێمە بە هەزارە خۆرت و کەچێمەش دەربەی سنوورانە. ئەڤا هەنێژی ڤالەهیکی مەزن چێکردیە سەرانسەری کوردستانە ڕۆژاوە. زارۆک درێ وەرێ پاراستن وەرێ پەروەردەکردن ji بۆ زانستێ ئەون پاشا ڕۆژا ملەتێمە ئەون ji بۆ ئارامیە ملەتێمە ئەون کولیلکێ جوانن پاشا ڕۆژامەدە.